بەداخەوە بۆ چەندەمین جارە کەسانی ناهۆشیار و بە شێوەیەکی نامرۆڤانە هێرش دەکەنە سەر ئاژەڵەکان. بەڕێزان، کە ئەمەش ناڕەزایەکی زۆری لەلایەن ژینگە دۆستان لێکەوتۆتەوە کامەش دەگەڕێتەوە بۆ ناهۆشیاری تاکەکە، چونکە ئەم کارە هیچ جیاوازیەکی نییە لەگەڵ ئەو کارانەی کە داعش بەرامبەر ناوچەکەی کردووە. ئێمە وەکو ئێمە لێرەوە لایەنە پەیوەندیارەکانی وەکو وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو دەستەی پاراست و چاکردنی ژینگەی هەرێم ئاگدار دەکەینەوە بە زووترین کات. یەک بە پێی بڕگەی یەک لە مادەی 31 لە بەشی 4 لە یاسای ژمارە 8 2008 سکاڵای یاسایی تۆمار بکەن، چونکە لەم مادەی هاتووە هەر چالاکێک ببێتە هۆی لە ناوبردن و هەڕەشە بۆ ڕەگەزەکانی ئاژەڵ قەدەغەیە. داوا لە وەزارەتی سامانە سروشتەکان ولایە نە لە پەیوەندیارەکان دەکەن بە دواداتنی چرتر بکەن بۆ ئەم بۆ نەژاراویە کە ماوەیە کە شاری هەولێری گرتوتەوە. و داوا لە هاونیشتیمانیان و ژینگە دۆستان دەکەن زانیاری زیاتر لەبارەی شوێن و دروستبوونی ئەم بۆنەوە یان هەر پێشەکارێکی ژینگەیی بدەنە لایەنە پەیوەندیدارەکان بۆ ئەوەی بە یەکجاری لەناو بچێتن.